بۆ ئەمڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست لە کۆتا ڕۆژی هەفتەی فستیڤاڵی چالاکی کتێبخانەکان لە کتێبخانەی گشتی سلێمانی لەگەڵ ئێوەی ئازیز بەردەوام ئەبم دیارە بێگومان بۆ ماوەی هەفتەیەکە کە لە ڕۆژی شەممەوە تاوکو ئەمڕۆ کە ڕۆژی پێنجشەم و کۆتا ڕۆژی فستیڤاڵەکەیە هەفتەیەکە چالاکیەکان ڕاگەیەنراوە لە کتێبخانەی گشتی سلێمانی کە چەندین چالاکی جۆرا و جۆر لە پێشانگای کتێب و کاری دەستی و پێشەنگەی فۆتۆگرافی و هەم بەشی کتێبخانەی منداڵان کە چەندین بەشی کورتە فیلم و سینەما و وێنە کێشان و چەندین کاری جیاوازی منداڵانی لە خۆ گرتە بوو لەگەڵ ئەوەشە یەکێکی تر لە چالاکیەکان کە ئەمڕۆ قسە و باسی لەگەڵ لەسەر ئەەکەم ئاگۆرا ڤیژن کۆمپانیای ئاگۆرا ڤیژن کە کاری کردووە لەسەر بەجیانیکردنی کتێبخانەی کوردی کە ئەمەش بەشێکی گرنگی نێو هەفتەی چالاکی فستیڤاڵی کتێبخانەکانە لە کتێبخانەی گشتی سلێمانی بێگومان ڕۆژانە فستیڤاڵەکان لە کاتژمێر تاوکو حوتی ئێوارە دەرگای کتێبخانەی گشتی سلێمانی دەرگای واڵا بۆ بەڕێی خوێنەران و ئەدیبان و ڕۆشنبیران و ڕۆناکبیرانی ئەم شارە بە خۆشحاڵیەوە لە شاری ئەدەب و ڕۆشنبیریش پایتەختی ڕۆشنبیری ژمارێکی یەکجار زۆر لە خوێنەران و ڕۆشنبیران و ئەدیبان سەردانی نێو کتێبخانەی گشتی سلێمانیان کردبوو بۆ ئەم ساڵیش لە چوارەم فستیڤاڵی کتێبخانەکانە سوودیان وەرگرت و بە هەمان شێوەش کەسانی بیانیش لە وڵاتانی دەرەوە ئەوەی کە لێرە و لێ باسییان لێەوە کرد سوودیان وەرگرت بوو لە تەواوی فستیڤاڵەکە و ئەو کتێبانی کە لێرە بەردەست بوو کە چەندین بابەتی جیاوازی لە خۆ گرت بوو بێگومان هەر کەسە و بە حەز و ئارەزووی خۆی سوودمەند بوو لە تەواوی ئەوەی کە خوازیاری چ جۆرە کتێبێک بێت لە پێشانگەی کتێب لە فستیڤاڵەکە بەشداری بکات ئەمڕۆ ئەمەوێ ئەم بابەتی کە ئەمڕۆ هەڵم بژاردووە گفتوگۆی لەسەر بکەین باز لە یەکێک لە هەرە بابەتە گرنگەکانەکەین کە ئەویش با بڵێن کتێبی دەنگیە کە ئەمەش بەشێکی هەرە گرنگە پێم خۆش بوو ئەمڕۆ قسە و بازی زیاتری لەسەر بکەین بە گیانیکردنی کتێبخانەی کوردی ئەمە بابەتێکی گرنگە و قسە و باسی زیاتر هەڵەگرێت ئاگۆرا ڤیژن کە ماوەیەکی زۆرە ئەم کۆمپانیایە کاری کردووە لەسەر کتێبی دەنگی کە چەند بابەتێکی گرنگ لە خۆگرێت لە ئاگۆرا دەنگ ئاگۆرا ڤۆیس ئاگۆرا پەرتووک بۆی پێمان خۆشە لە زاری ئەو میوانەمەوە قسە و باسی زیاتر بکەین لەسەر ناوڕۆکی بابەتەکە ئەچمە لای زۆر بەڕێز هێرش شێخ عومەر بەڕێزیان بەڕێوبەری ڕێکە پێدراوی ئاگۆرا ڤیژن بە شێوازێکی ڕاستەوخۆ لە پرۆگرام لەگەڵمانە بێ سڵاو لەبێ سپاس بۆ ئامادەبوون کاگەرش سڵاو لە ئێوە سپاس بۆ ئێوە بەیانی تەمەش کاگەرش با لەوە دەست پێ بکەین مەبەست و پەیام و ئامانجی ئاگۆرا ڤیژن خۆی لە چیا بینێتەوە پەیامی ئاگۆرا ڤیژن بە جیهانیکردنی کتێبخانەی کوردیە ئەوەش ئەبێ بزانین کە بە جیهانیکردنی کتێبخانەی کوردی بەوە ئەگات کە ئێمە بتوانین بگەینە دوا خاڵی دنیا بۆیە هەستاوە بە دانانی چەند بەرهەمێک یەکێک لە بەرهەمەکانی ئاگۆرا دەنگە ئاگۆرا دەنگ پاش ڕەزامەندی نووسەر بە گرێبەستێک هەڵەستێت بە بەدەنجیکردنی کتێبەکان و دانانی لە ئەپلیکیشنی ئاگۆرا دەنگ بۆ ئەوەی ئارەزومەندی کتێب لە هەر شوێنێکی دنیا بوو بتوانێت بە یەک کلیک بگات بە کتێبەکەی خۆی و بەدەنگی گوێ لێ بگرێت ئەمە سوودی کاتگەڕانەوەیە سوودی گەیاندنی کتێبە بەدەستی کەسەکە لەوانەیە لە ئێستاە تۆزێک ئەستەم بێت بۆ شوێنی دوور نەگات یاخۆ هەندێک کتێب چاپی نەمابێ ئێمە هەوڵمان ناوە کە ئەمە بکەین بۆ ئەوەی بتوانین زیاتر یارمەتی دەر و زیاتر بگەین بە خوێنەرانی خۆمان و کولتور و ئەدەبی خۆمان زیاتر بگەینی بابەتێکی تری ئاگۆرا ڤیژن ئاگۆرا ڤۆیسە ئاگۆرا ڤۆیس هەڵەستێت پاش ئەوەی کە تیمی ئاگۆرا وەرجێڕ تیمێک لێرە و لە دەرێ هەڵەستن بە وەرجێڕانی کتێبی کوردی نووسینی نووسەری خۆمان بۆ سەر زمانی ئینگلیزی لەگەڵ تیمێک کە لە ئاستێک بێت لە ئاستی ئەدەبیاتی ئینگلیزی بێ پاشان ئەخوێندرێتەوە لەلایەن تیمێکی دەرەوە و بە زمانی ئینگلیزی لە ئەپلیکیشنی ئاگۆرا ڤۆیس دائەندرێت مەبەست لە ئاگۆرا ڤۆیس ئەمیش هەر ئەو پەیامەیە گەیاندنی بەشێک لەو پەیامەیە ئەوەیە خەڵکانی ئینگلیز زمان بتوانن بگەن بە مێژ و کولتور و نووسینی ئێمە بزانن ئێمە چین بزانین چۆن ئەنووسین ئەدەبیاتمان لە چه ئاستێک ئەوەی کە ئێستا ئاگۆرا ڤیژن کاری لەسەرەکە بەرهەمێکی تازەیە ئەویش ئاگۆرا پەرتووکە ئەو بە دیجیتالکردنی کتێبی کوردیە بە شێوە ڕاستەکە بە شێوە ستاندارد و جیهانێکە ئەوەیە کە تۆ کتێبەکە ڕێک لەبەردەستایە بەڵام لەناو تابلێت و مۆبایلەکەت یعنی چۆن کتێبەکە لاپەڕە هەڵەیتەوە چۆن فۆنتە گۆڕی چۆن گەورەیەکەی تۆ بچووکەکەی هایلایتێکی هێڵ بەژێریایەنی ئەمانە هەموو لەبەردەستایە نەک بە شێوەی PDF یعنی ئەمە شێوازێکی جیاوازە ئێمە PDF-ەکە لە لامان تۆزێک باوە بەڵام PDF شێوازە ڕاستەکەنی
ئەمە بەرهەمەکانی ئاگۆرا ڤژنە. ئاگۆرا دەنگ لە ئێستا بەزارەوە جیاوازەکان کرمانجی سۆرانی کەلهۆڕی بادینی کتێبی تایە کار لەسەر هەورامیەکە لە ئێستا 75 کتێبی تایە کە نزیکی 300 کاتژمێر دەنگی ئەکات لە ماوەی ڕابردوودا ئاگۆرا ڤژن کاری لەسەر کردو. ڕوونکردنەوەیەکی زۆر باشتیە ئەگەر هاوکارم کاکەمالی شوێنەکانمان بۆ بگوازێتەوە ژمارەیەکی یەکجار زۆر لەو کتێبانەی کە لە ڕێگەی ئاگۆرا دەنگەوە خوێنەرانی خۆشەویست ئەتوانن سوودمەند بن وەک لەوێنەکانە ئەیبینن پێم وا بێت ژمارەیەکی یەکجار باشیش سوودیان وەرگرتووە لە ئاگۆرا ڤژن. باس لەوە بکەین ئەگەر ئەپلیکیشنەکە بەردەست بێت لە ڕێگەی مۆبایلەوە ئەتوانین بۆ بینەرانی خۆشەویست زیاتر لە چاوی کامێرەکەەوە بیبینە نەگەر یەکێک لە مۆبایلەکان ئەپلیکیشنەکەی تیا ئامادە بێت سپاسەکەین تا ئەو ئامادا بێت ئەمێ ئاماژە بۆ بکەم بۆ یەکەم جارە فستیڤالەکە یەکێک لە هەرە چالاکیەکان کە لە خۆی گرتووە ئاگۆرا ڤژنە. چۆن بیرتان کردەوە ئەمساڵ بە شێوازێکی جیاواز لەم فستیڤالەیە بەرچاوڕوونێکی زۆر باش بن بە خوێنەران و ڕۆشنبیرانی ئەم شارە؟ بێگومان ئەم جۆرە فستیڤالانە گرنگی خۆی هەیە. ئەم شارش هەر بەم جۆرە فستیڤالانە ناسراوە. گەیاندنی ئێمە یا گەیشتنی ئێمە بە خەڵکان بە ئارەزوومەندانی کتێب چەند ڕێگایەک هەیە. یەکێک لەو ڕێگایانە دەستگاکانی ڕاگەیاندنە خۆشبەختانە هیچیان کەم تەرخەمیان نەکردو لە گەیاندنی ئاگۆرا ڤژن بە خەڵک. جۆرێکیکەی ئەم فستیڤال و سمینار و کۆڕ و کۆڕبەندانەیە. بۆیە ئێمە وەکو ئاگۆرا ڤژن لە فستیڤاڵی هەفتە چالاکی کتێبخانە لە کتێبخانەی گشتی سلەیمانی لێرە شوێنمان بۆ دابین کرا و بەشدار بووینە بە سوپاسەوە بۆ تیمی بەڕێوەبردننی کتێبخانەی گشتی سلێمانی. جا ئێستا ئەپلیکیشنەکە ئامادەیە گەر زۆر بە کورتی ئاماژە بکەیتەوە پێیان؟ بەڵێ ئەمە ئەپلیکیشنەکەی کە لەبەر دەستمانایە. ئەپلیکیشنەکە ڕێک بە مۆدلی ئەوەی کە تۆ گوێ لە هەر کتێبێک ئەگری لە هەر شوێنێک ئەوەستی ئەوانە و بۆ داتا ئەکات کتێبەکان بە گشتی بۆ دانێ لەسەرێ. بەڵێ پاشان پۆڵێنی تازەترین 5 بابەتی کردووە کە هەفتانە بابەتی تازەیەتە ناو ئەپلیکیشنەکەەوە. بۆ نمونە اینجا پۆڵێنی ژانڕەکانی کردووە، ڕۆمان و چیرۆک و دۆکیۆمنتاری و فکر و گەشە پێدان و ڕخنە و ئەوەی کە جێگەی ئاماژەیە ئێمە گرنگجیەکی زۆرمان بە بابەتی چیرۆکی منداڵان ناوە کە پێمان وایە ئەمە گەیاندنی کللتورە ڕاستەکەیە بە منداڵانمان و دروستکردنیانە لەلایەن ئەمە ڕووکاری ئەپلیکیشنەکەی و هەر کەسێک کە ئارەزوومان بوو لە بەکارهێنانی ئەتوانێت لە مۆبایلەکە یا تابلێتەکە یا ئاگۆرا دەنگ بنووسێت ئەپلیکیشنەکە لە بەردەستێتی و داونلودیکە. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە هەربژین کاتێکی خۆش بێت. سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز هێرش شێخ عومەر بەڕێزیان بەڕێوبەری ڕێکە پێدراوی ئاگۆرا ڤژن کۆمەڵێک زانیاری وردیە لەسەر بابەتەکە. ئەچمە لای یەکێک لەو خوێنەرانی کە سوودی وەرگرتووە لە ئاگۆرا ڤژن با لە زاری خۆی ئۆزاتر ئاماژی پێ بکەین. سڵاو لێ بێت تۆم کاتت باش. سەرچاوگیانم کاتی ئێوەش باش. پێمان بڵێ بە کورتی فستیڤالەکە چۆن بوو ئەم هەفتەیە کە بەڕێوە چوو و چۆن سوودت وەرگرت لە ئاگۆرا ڤژن؟ بەنسبەت فستیڤالەکەوانێ وەکو فستیڤالەکانی پێشووتر نەبوو، بەڵام لە چاو خۆیان هەر باش بوو. یعنی کۆمەڵە چالاکی تری تیا بوو لەگەڵ پێشانگای کتێبەکە، چالاکی ئەدەبی تیا بوو، چالاکی هوەری تیا بوو، پێشانگای وێنەکێشانی تیا بوو کە ئەمانە زۆر باش بوو. هیوادارم ئەم چالاکیانە بەردەوامی هەبێت، ئەوە نەبێت لە 2-3 ساڵ جارێکە یا خود ساڵی جارێکا بکرێ، چکە بێت ڕاستی ئێستا میلەتی ئێمە پێویستی پێیەتی، گەنجەکانمان پێویستی پێیەتی، هیوادارم بەردەوامی هەبێ. تایبەت بە پرسیارەکەی تریشم چۆن سوودت وەرگرتووە لە ئاگۆرا ڤژن کە ئەم ساڵ بۆ یەکەم جارە لە نێو هەفتەی فستیڤاڵی چالاکی کتێبخانەکانە بەم شێوازە ئەم ئەپلیکیشنش سوودێکی تری یاخود هەلێکی گرنگی ڕخساندۆ بە خوێنەرە؟ ئەم ڤێژنە طبعاً ئەم ئاگۆرا زۆر باش بوو، ئیسفادەی زۆری هەیە بۆ گەنج، چکە لە ئێستاە ئەوەنەی خەڵک مۆبایل و بابەتەکانی ئایپاد بەکارێنێ ڕەنگە ئەوە مەجای ئەوەی نەبێ بێتە ناو کتێبخانەکان و کتێب بەرێ بخوێنێتەوانێ. سوودی لێ وەرگرتۆ بەڕێز؟ بەڵێ من وەکو خۆم سوودم لێ بینیوە لەبەروی بابەتەکان ئەوانەی کە هەیە هەنێ سەرچاوی تایە تۆ وەکو چۆن کتێبێک ئەخوێنی تەوانێ کتێبەکە کاتێک کە لە نیوەیە بەجێ ئەهێڵیت بۆ نمونە شتێک ئەخەیتە بینەکەیەوە کە تۆ بگەڕیتەوە سەر هەمان سەرچاوە. لێرە بە ئۆفلاینە هەیە، بۆ ئۆفلاینە تۆ بابەتەکە ئەوەستێنیت بۆ هەر کاتێکی کە بێ هەر ڕۆژێکی کە بێ ئەتوانی بگەڕیتەوە سەر هەمان بابەت تاوەکو کتێبەکە و تەواوکەیت.
دەستیەوەش خۆش بێ بەخێر بێن زۆر سپاس بەڵێ بە جێگەی خۆشحاڵیەوە وەکو خوێنەران ئەم خوێنەرە ئاماژەی بۆ کرد کە سوودێکی یەکجار باشی وەرگرتووە لەم ڤێرژنە و بەتایبەتی لە ئاگۆرا ڤیژن کە لە ڕێگەی دابەزاندنی ئەپلیکیشن لە مۆبایل خودت ئایپاتیان خودت هەر ڕێگایەکی تر بێت بۆ دۆزینەوەی ئەپلیکیشنەکە ئەتوانن سوودمەند بن لە تەواوی ئەو بابەتانی کە خۆیان خوازیاریەکەن لە ڕێگەی کتێبی دەنگیەوە جا ئێستا ئەچمە لای بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی زۆر بەڕێز ئالان ڕەوفم لەگەڵا بێت با کۆتا پەیامی وەرگرین لەسەر بەڕێوەچوونی فستیڤالەکە و ئەم هەفتەیەشکە زۆر ماندوو بن لەشتان ساغ بێت سڵاو لێ بێ کاگالان زۆر سپاس کاگالان ئەم هەفتەی فستیڤالە چۆن بەڕێوەچوو چۆن بوو بەلاتەوە ئاستی سەردانی کەران چۆن بوو خوێنەران من سەرەتا ئەمێ سوپاسی دەستگای میدیایی کورسات کەم کە ئەرکی سپۆسەری ئەم فستیڤاڵی گرتە ئەستۆ سوپاسی هۆڵی ڕامادە ئەکەن کە هاوکارمان من سوپاسی چاپخانەی کارۆ ئەەکەین و سوپاسی ئەو هەموو ئەو خاوین چاو بڵاو کراوانەکەن کە بەشداریان کردووە سوپاسی هونەرمەندەکان و شاعیرە بەڕێزەکانەکەن ئەو بەڕێزانی کە سیمیناریان کردووە هەروە سوپاسی فەرمانبەرەکانی شەکەم کە مەوای هەفتەیە لە کتێبخانەمان دووبوون ئەمڕۆ کۆتاهین ڕۆژی فستیڤالەکە وەکو خۆتان لە نزیکەوە ئاگدارن بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام بوو کە کۆمەڵە چالاکی لەخۆگرت بوو کۆڕ و سیمینار و شعر و پێشەنگای شێوەکاری فۆتۆگراف و تا پێشانگای کتێب ئیتر ئەمڕۆ دوهامین ڕۆژە هیوادارین توانی بێتمان خزمەتێکی بچوو بکەین هەم بە خوێنەران هەم بە سەردانیکەرانی کتێبخانە ئومێدین ئەم جۆرە فستیڤالانش زیاتر گرنگی پێ بدرێت و زیاتر ئاسێکی باشی خوێنەران و ڕۆژمێرانیش سەردانی ئەم شارە بکەن دووبارە سپاس بۆ ئێوەش و هیوادارین پێکۆکاری هاوبەشی تر بکەین زۆر سپاس بۆ میوانەکانم لەم بەشەی پرۆگرام ئەمڕۆ کۆتا فستیڤاڵی هەفتەی فستیڤاڵی کتێبخانەکان لە کتێبخانەی گشتی سلێمانی کۆتایی پێێت بەڵام کات ماوە تاوەکو حوتی ئێوارە چالاکیەکان بەردەوامی هەیە ئەگەر تاوەکو ئێستا خوێنەران و ڕۆشنبیران سەردانی نێو کتێبخانەی گشتی سلێمانیان نەکردووە ئەتوانن بێن لە نزیکەوە تەواوی چالاکیەکانی فستیڤاڵ ببین و سوودمەند بن لە تەواوی ئەو کتێبانی کە خۆیان حەز و ئارەزوو خوازیاریەکەین بە ئومێدین ئەم جۆرە فستیڤاڵانش لە پایتەختی ڕۆشنبیری زیاتر گرنگی پێ بدرێت